متطهرون خوای تعالی لقرآن لدوشنا باسيانا كاك خوشيان يبي لسورة بقرة لآيتي 222 خوای تعالی أفرمي فإذا تطهرن فأتوهن من حيث أمركم الله إن الله يحب التوابين ويحب المتطهرين. واتا اگر هاو سرکانتان پاک بوون ولا عادە و سوڕی مانگانە ئەوە بچنە لایەنەوە لەو شوێنەوە کە خوای تعالی ئەمری کردووە کە شوێنی مناڵبوونە. خوای تعالی تۆبەکاران و پاک ڕاگرانی خۆشەوێ. هەروەها خوای تعالی لە سوورەتی تەوبەیە لە ئاەتی 108 خوای تعالی ئەفەرمێ لا تقم فيه أبدا لمسجد أسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين. لناو أو مزقوتان نيجمك كمنافق كانوا دروا كان دروسيان كرد لسردمي بيغمرا صلى الله عليه وسلم منافق دروا كان مزقوتي كان دروس كرد تاوەکو ببێتە مەڵبەندی کۆبوونەوەیان لەوێ و یەکتری ببینن و لەوێوە دژایەتی خوا و پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. بە ناوی مزگەوتەوە شوێنێکیان دروست کرد. خوای تعالی طبعا داوایان لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم پێغەمبەر بێ نوێژی تیا بکا وەکو مبارەکی افتتاحی مزگەوتەکەیان بکا. بەڵام خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لناو او مزگەوتەیان نوێژ مەکە چونکە ئەوە مەڵبەندی نیفاق و کوفر و دووڕوویە. لە مزگەوتێکان نوێژ بکە کە لەبەر خاتری خوا ئەساسەکەی دانراوە بنچینەکەی لەسەر تەقوا و خواناسی و خۆپارێزی لە نافەرمانەکانی خوا دانراوە لەوێ نوێژ بکە. ئەوە حەقترە و شایەنترە کە تۆ نوێژی تیا بکەی. ئەو مزگەوتانە پیاوانێکی تایە حەز لە پاکێتی ئەکەن و خوای تعالاش پاکڕاگرانی خۆش ئەوێ. طبعا دوای ئەم ئاەتە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانیان کە خوای تعالی مەبەستی مزگەوتی قوبایە کە یەکەم مزگەوتە لە ئیسلاما دروست کراوە مەبەستی ئەوەیە. بۆیە پرسیاریان کرد لە ئەهلی قوبا ئێوە چیەکەن وا خوای تعالی ئاوا وەسفتانەکا کە خوای تعالی ئەفەرمێ پیاوانێکی تایە حەز لە پاکێتی ئەکەن. طبعا پیاوان لەیرە مەبەست بەس پیاو نییە مەبەست پیا و ژنە یعنی هەر کەسێ پیاوەتی و شەهامەتی تیابێ ئافرەتیش بێ هەر پیاوە. بۆیە خوای تعالی ئەفەرمێ پیاوانێکی تایە یعنی کەسانێکی تایە حەز لە پاکێتی ئەکەن و خوای تعالیش پاکڕاگرانی خۆشەوێ. ئێوە چیەکەن؟ تا ئەو کاتە مسلمانان هەر بە بەرد خۆیان پاکە کردەوە. تا ئەو کاتە مسلمانان لە کاتی تاراتگرتنە بەس بە بەرد خۆیان پاکە کردەوە و دروستیشە ئینسان بە سێ بەرد خۆی پاک کاتەوە. بەڵام دیارە پاکێتی بەرد وەکو پاکێتی ئاو نییە. ئەهلی قوبا بە ئاو خۆیان پاکە کردەوە. جا لەوێ کاتێک ئەم ئاەتە دابەزی وتیان وەڵڵا ئێمە بە ئاو خۆمان پاکەکەینەوە. فرمویان ئەمەیە خوای تعالی ئەفەرمێ فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين. طبعا دیارە طهارە و پاک ڕاگرتن هەر ئەوەندە نییە کە ئینسان تەنها لاشەی پاکاتەوە بەڵکو مەبەستی سەرەکی لە ئاەتەکەش ئەو پاکێتیەیە کە پاکێتی دڵ لە نەخۆشیەکانی دڵ. چونکە منافقەکان كان في قلوبهم مرض فزادهم الله مرضا. بلام أهلي إيمان ضليان باكا